دۆخی ناهەمواری تورکیا هاکان فیدانی هێنایە عێراق. ئەمڕۆ یەکشەممە 26/2025 هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بە سەرزانێکی فەرمی گەیشتە بەغدادی پایتەختی عێراق. بڕیارە هاکان فیدان لەگەڵ کۆمەڵێک بەرپرس و کاربەدەستی باڵای عێراقی کۆ ببێتەوە و لەسەر چەندین تەوەر گفتوگۆ بکات. بە گوێرەی زانیاریەکان دوای ئەوەی لەگەڵ فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق کۆبوونەوەیەکی بەڕێوەبەر بڕیار وایە وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ هەریەکە لە لەتیف ڕەشید، سەرۆکۆماری عێراق محەممەد شیع سوودانی، سەرۆکوەزیران و محمود مەشهەدانی، سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش بەجیا کۆ ببنەوە. هەر دوای کۆبوونەوەکەی لەگەڵ هاکان فیدان فواد حسێن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەسەر چەندین تەوەری وەکو ئاسایش و سەقامگیری عێراق و تورکیا، پرۆژەکانی پەیوەست بە گەشەپێدانی هاوبەشی ئابووری، پەیوەندیەکانی عێراق و سووریا و بەتایبەت چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئیدارەی نوێی دیمەشق گفتوگۆمان کرد. هاکان فیدانیش سەبارەت بە کۆبوونەوەکەی لەگەڵ فواد حسێن باسی لەوە کردووە. تورکیا با شێوەیەکی استراتیژی سەیری پەیوەندیەکانی لەگەڵ عێراق دەکات. پێویستە حکوومەتی عێراق پەیوەندیەکی بەهێز لەگەڵ دەسەڵاتدارانی ئیدارەی نوێی سووریا دابمەزرێنێت. جیاواز لەم بابەتانی کە خرانە ڕوو بەپێی زانیاریەکانی سەرچاوەیەکی باڵا لە حکوومەتی عێراق، دیوێکی شاراوەی سەردانەکەی هاکان فیدان بۆ عێراق دەگەڕێتەوە بۆ نیگەرانی تورکیا لە مامەڵەی عێراق لەگەڵ دۆخی نوێی ناوچەکە، بەتایبەت لەگەڵ حکوومەتی نوێی سووریا. هەروەها ڕوبەڕووبوونەوەی عێراق لەگەڵ ئەو پارتە و حیزبە سیاسیانەی دژی تورکیا چالاکی دەکەن. هاکان فیدان لەم سەردانەیدا هەموو نیگەرانی و ڕاستپاردەکانی بەرپرسانی تورکیای بە عێراق گەیاندووە و هەر ئەمەش مەبەستی سەرەکی گفتوگۆکانی دەبێت.